جوی خاتون ئافرەتێکی زۆر دیندار بووە، ئافرەتێکی زۆر دیندار بووە. رسول الله صلى الله عليه وسلم ڕۆژێک دێتەوە ڕۆژی جومعەیەوە بینێ بە ڕۆژوو، ئەفەرمێ بە ڕۆژی، فەرمێ بەڵێ، فەرمێ ڕۆژی پێنجشەممە لەگەڵ گرتووە، ئەڵێ نەخێر، فەرمێ بە تەمانی شەممەش بگری، ئەڵێ نەوەڵا ڕۆژی شەممەش ناگرم، فەرمێ دەی ئەمڕۆ بە تەنیا جومعە بۆ نییە بە ڕۆژوو بیشکێنە، چونکە وتمانەوە خۆش و بەهاندنە بە یەهودەوە، جومعان ناوێ بە ڕۆژوو بی، ئەوەیە ڕۆژەکەی شکێنێ و فەرمانی رسول الله جێبەجێکە صلی الله عليه وسلم. جارێکی تر رسول الله صلى الله عليه وسلم لە نوێژی بەیانی ئەڕواتە دەرەوە بینێ دانیشتووە ذیکری ئەڵڵاهەکە جەل جەلالوهو بۆ خۆی جوێریە خاتون، ئەڕوا و پێش نیوەڕۆ دێتەوە بینێ لە جێی خۆی هەڵنەساوە، هەر مەشغوڵی ذیکری ئەڵڵاه جەل جەلالوهو. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ حەد لەو کاتەوە لەو جێگایت و ذیکرەکەی، فەرمێ بەڵێ، فەرمێ شتێکی فێرەکەم کە ئەوەنە دانەنیشی ئەوەندەش ئەجرە دەستکەوێ، بۆیە عادەتەن بزان ئەو ذیکرانەی رسول الله صلى الله عليه وسلم دیاری کردووە فەرموویەتی بیکەن ئەجری زیاترە لەوەی خۆتێکی خۆت هەڵێبژێری، خۆی ذیکر لە هەموو کاتێکە ئەجری هەیە، بەڵام ئەوەی رسول الله صلى الله عليه وسلم هەڵی بژاردە و دیاری کردووە ئەجری زیاترە لەوەی کە خۆتێکیت و کە بەبێ سەبەبێکی. فەرمووی بەڵێ فێرم کای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی سێ جار بڵێ سبحان الله وبحمده عدد خلقه، سێ جار بڵێ سبحان الله وبحمده ورضا نفسه، سێ جار بڵێ سبحان الله وبحمده ومداد كلماته، ئەوی فێرەکە ئەو ذیکرەی فێرەکە کە ئێمە خۆمان لە ذیکرەکانی بەیانیان و ێواران ئەیخوێنین سبحان الله عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته، ئێمە ئاوای خوێنین چوار جارەی خوێنین. فەرمووی ئەوە بخوێنە سێجار ئەوە جێی ئەو هەموو دانیشتنەوە بۆ گرێتەوە کە ذیکرێت یا خوێندووە.